سلااوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەروەکو ئاگادارن بە بۆنەی ساڵیادی گیانبەخکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی حزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بانگەوازێکیان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی شەمە 25 خەرمانان بڵاو کردەوە. هەر بۆ ئەم مەبەستە جاومان لە هاوڕێ برایم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستیەکان کردووە تا بێت و پەیامی خۆی ڕوو بە کۆمەڵانی ئازادیخوازی خەڵکی کوردستان ببیستی. هاوڕێ برایمم کاتتان باش، زۆر بەخێر بێن. هەموو کاتێکتان باش و سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی عزیز و مادوونەبوونی لێەوە. زۆر سپاس هاوڕێ برایم، فەرموون تکایە ئێمە گوێبیستی پەیامەکەی جنابتان دەبین. بەڵێ هەروەکو ئێوەش باسان کرد، سبەی شەمبە 25 خەرمانان ڕۆژێکی زۆر گرینگە لە مێژووی خەڵکی هەموو ئێران و بە تایبەتیش لە مێژووی پڕ لە سەروەری خەڵکی کوردستاندا. ساڵی لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا گیانبەختکردنی مەزلومانەی ژینە ئەمینی بە دەستی مەئمورانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە گەشتی ئەرشاد چەخماخەی شۆڕشێکی لە کوردستانەوە و لە شاری سەربەرزی سەقزەوە لێدا کە بە خێرایی هەموو ئێرانی داگرت و نەک هەر ئێران بەڵکو لە سنوورەکانی تێپەڕ بوو و بانگەوازی ژن ژیان ئازادی بەگوێی هەموو جیهاندادا. شۆڕشی ژینا کە بە خوێنی زیاتر لە 700 جوان و نۆجەوان و ئینسانی لێبڕاو لە ژن و لە پیا و ئاودێرکرا لە ڕووی دروشمەکانیەوە، لە ڕووی پێکاتەی بەشداربووانیەوە، لە ڕووی ڕادەی جەسارەت و لێبڕاویەوە بە جورئەت دەتوانم بڵێم لە مێژووی 100 ساڵی ڕابردووی ئەو وڵاتەدا و بە تایبەت لە مێژووی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر ئێراندا بێوێنە بوو. ئەو شۆڕشە هەتا ئێستا سەرڕای هەورازون شێوەکانی کۆمەلگای کوردستان و ئێرانی لە ڕووی دەستکەوتەکانیەوە بردوۆتە قۆناغێک کە قابلی هەڵگەڕانەوە نییە. خۆ ڕاستە هێشتا کۆماری ئیسلامی هەر لەسەر دەسەڵاتە و تا سەرکەوتن ڕێگەیەکی دوورترمان لەبەرەوە ئێمە چاوەڕوانی سەرکەوتنێکی ئاسان و خێرایی و بێدەردی سەر ناکەین، بەڵام بێگومان خەڵکی ئەو وڵاتە دوای 25 خەرمانانی 1401 هەر ئەو خەڵکەی پێشوونین. ئەمڕۆی تر ئەو خەڵکە هەر ئەوانە نین کە وەکو بڵین زستانی 96 و یا پایینزی 98 بزانن چیان ناوێ، بەڵکو ئەوانن کە لە هەمان کاتدا دەزانن چیشیان دەوێ. ئەو ڕێبازە کە لە دروشمی ژنژیان ئازادیدا کوردکراوەتەوە هاوکات هەم ئامانج و هەم ڕێگامانیشان دەدات. ئەگەر چێتا سەرکەوتن هێشتا مەودامە ماوە، بەڵام هەتا ئێستا و بەو دەستکەوتە سیاسی و کۆمەڵایەتیانی کە بەدەساتون خۆناغێکی باشمان لە ڕێگەی بەرەو سەرکەوتن بڕیوە کە وایە ڕۆژی 25 خەرمانان ڕۆژێکی زۆر پیرۆز و گەورەیە و پێویستە لەو ئاستەدا ببیندرێ و لەو ئاستەدا ڕێزی شایستەی خۆی لێ بگیرێ. ڕێزگرتن لەو ڕۆژە پەیامێکی زۆر گرنگی هەم بۆ دۆست و هەم بۆ دوژمن تێدایە. ئەو پەیامەش ئەوەیە با هەمووان بزانن کە شۆڕشی ژینا زیندووە و خوێنی گیانبەخت کردووانمان بە فیڕۆ نەچوە، بەڵکو ئێمەی خاراوتر و بە ئەزموونتر کردو. ئێمە فێر بووین کە چۆن خەساری کەمتر ببینین و بەرەو پێش بچین. ئێمە ڕێگای گەڕانەوەمان بۆ نییە، ئێمە مەحکوومین بۆ سەرکەوین، بەڵام لە ڕابردوومان دەرس وەردەگرین و هەوڵ دەدەین بە کەمترین هەزینە زۆرترین دەستکەوت دەستەبەر بکەین و بەڕاستی ئەوە ناممکن نییە. مانگرتنی سیاسی سبەی ڕۆژی 25 خەرمانان هەر چەندەی بەرینتر و لێبڕاوانەتر بێ زیاتر دەبێتە دەسمایەیەکی کۆمەڵایەتی بۆ بەرەو پێشچوونی شۆڕشی ژینا لە ڕۆژان و لە مانگەکانی داهاتوودا. دڵنیابن دوژمن بۆ پێشگرتن بەو مانگرتنە کارێکی زۆری پێ ناکرێ و مانگرتنی سیاسی لە ئەزمموی جەماوەری خەڵکی کوردستانیشدا نەریتێکی جێکەوتووە تاقی کراوەیە. بە تایبەتیش کۆدەنگی حزب و ڕێکخراوە سیاسیەکان لەسەر بانگەواز بۆ ئەو مانگرتنە گەلێک گرینگە.
بۆیە پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرەو پیری ئەو کۆدەنگێشەوە بچن بە لەم ڕۆژەدا هەموو دوکان و بازار دابخرێن کرێکاران لە کارگا و کارخانە و شارەکە سەنعەتیەکان ئەوانە نەستنەوە سەرکار با کوردستانی شۆڕژێر ئەو جارش پێشنگایەتی خۆی بۆ شۆڕشی سەراسەری لە ئێران بە هەمووان نیشان بدە بێگومان ئەو پێشنگایەتیە لە هەمان کاتدا هەوڵێکی واقعیە بۆ دەستەبەرکردنی هەموو مافە پێشێلکراوە نەتەواتیەکانی خەڵکی کوردستانیش هەر لەم ڕۆژەدا بە نیشانەی وەفا بۆ گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و بۆ هاودەردی لەگەڵ بنەماڵە سەربەرزەکانیان و بۆ پشتیوانیکردن لێیان لە شاری سەقەس لە ئارامستانی ئایچی ئەو شوێنەی کە بوو بە ڕەمزی شۆڕشی ژینا هەروەها لە شارەکانی دیکەش لەسەر گڵکۆی گیانبەختکردوان کۆ ببینەوە بەڵێنیمان بۆ درێژە پێدانی ڕێگاکەیان هەتا سەرکەوتنی یەکجاری دووپاتکەینەوە هەزاران سڵاو درود دەنێرم بۆ گیانی نەسرەوتووی گیانبەختکردوانمان و ڕێگایان بەردەوام بێت بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم بۆ پەیامەکەتان زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز زۆر سپاس بۆەوەی کە تا کۆتایی لەگەڵمان بوو